لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوو لە سنووری قەزای سۆران 8 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بەهۆیانەوە هاوڵاتیەک گیانی لەدەستداوە و 6 هاوڵاتیش بریندار بوون. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران هۆکاری هەڵکشانی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ دروستبوونی شەختەبەند لە ڕێگاکان و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنماییەکانی هاتوچۆ دەگەڕێنێتەوە. لە 48 کاتژمێری ڕابردوو 8 ڕووداوی جۆرا و جۆر لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان تۆمار کراون. لەوانە لە ڕووداوەکان جۆرا و جۆر بووینە. لە ئەنجامی ئەم ڕووداوانە بەداخەوە کەسێک گیانی لەدەستداوە، کەسێک گیانی لەدەستداوەوە 6 کەسیش زامدار بووینە. ئەنجامی ئەم ڕووداوانە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە شۆفێران پابەند نابن بە ڕێنماییەکانی هاتوچۆ. لە ناوچەکەی ئێمەش سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان ناوچەشی شاخاویە، وەرزی زستانیشە، سەرما و سۆڵێک بەیانیان و شەوانە شەختەبەندە دەیبەستیتن. هاوڵاتیانیش هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ خراپی ڕێگاوبانەکانی دەڤەری سۆران و نەبوونی بربەست لە ڕێگا سەرەکیەکانی دەڤەرەکە دەگەڕێنەوە. ئەوان ئاماژە بەوە دەدەن کە سەرەڕای زیادبوونی بەردەوامی ئۆتۆمبیل و دروستبوونی جەنجاڵی، بەڵام ڕێگاکان هەر ڕێگای کۆن و فراوان نەکراون. هۆکاری ڕووداوەکان ئەو زادەیە، ئەو زادە تەسشیە، یعنی زادەکە مشکلی لێ تەسکە، بەس قۆرتانەکان مشکلیە. ئەوی ڕۆژێ بێران لە سیارەك لێرەداهات قەنەعەتکە لەو قۆرتەیدا قەنەعەتکە بەخوای وەریگیر هەندرا و بکەیتەوە قۆرتانی. ئارێ وەڵا ڕاستی قەتای قۆرتانە نییە. هۆکاری ئەو ڕووداوانە تەماشای ئەو ڕێگەوبانانە بکەن، تەماشا بکە. ئەوەی قەدیمە کاکەوەی زمانی حکوومەتیە. ئەوە پێویستە حکوومەت ئاورێک لەو ڕێگەوبانانە بداتەوە. لە زۆر جێ ئاودێتە سەجادەی بە ساڵ کەس نییە چاچی بکە. ئەو بەڕاستی ئەو ڕێگەوبانانە هەمووی وێران بوون. سەبەبی هەر زۆر هەمووی ڕێگەوبانە. حکومت لەگە ئەو پرۆژانە و زادانێککە کردیتی هێشتا بە گوێرەی ئەوە نییە کە زیادبوونی دانیشتوان و گەورەبوونی شار و ئەو زادانی کەوا پێشتر دروستکراینە عادەتەن ساڵانە پێویستیان بەسییانە و پێداچوونەوە هەیە. ئەوجا ئەگەر لە بەربارودۆخی نالەباری بابین موچە بڕین بێ و یاخود قەیران بێ و یاخود هەر شتێک بێ، بەڵام بە هەر نوعی هەیە ئەکرێ. یعنی بۆچی ئێستاەوەی کە ئێستاوە لێرە ئیشی لەسەرەکەن، ینی پێویستە پێداچوونە بە هەموو جادەکاندا بکرێ. لە بابەتی هەڵکشانی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەری سۆران و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانیش کە لایەنە حکوومیە پەیوەندیدارەکان بەردەوام هۆکاری ڕووداوەکان بۆ بابەتی سروشتی و تیژڕەوی شۆفێرەکان دەگەڕێنەوە، لە کاتێکدا ساڵانە داهاتێکی زۆر بە ناوی ڕێگاوبان و ژینگەوە لە شۆفێران وەردەگیرێت و بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بەکار ناهێنرێت. حکوومەتی هەرێم لە هەوڵی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆدا ئەرچی ڕاستەقینەی خۆی جێبەجێ ناکات و گرنگی بە گیانی هەزاران هاوڵاتی نادات کە بەو هۆیەوە دەبنە قوربانی. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.